سڵاو ژن کوشتن لەسەر شەرەف لە دنیای سێدا بۆتە دیاردە لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە ئایا دین لەم بینە دەوری چییە لەم دیاردە قێزەونەدا بینەرمانە. ئافرەت لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان هەم سەرچاوی ئیلهامی شیعر و بەستە و سەدان گۆرانیە هەم خاڵی بەتاڵکردنەوەی تووڕەیی و هێزی نێرینە. هەمیشە ژن دەبێت بە خاڵی سەرەکی شەرەف و ئەم شەرەفەش تەنیا لە چوارچێوەی سێکسدا دەخولێتەوە. دیاردەی ژن کوشتن بە تایبەتی بە پاساوی شەرەف و هێمای ڕاگررتنی پیاوەتی لە عێراق و کوردستان خەریکە لە حاڵەتەوە دەبێت بە دیاردە. لەگەڵ هەموو گۆڕانکاریەکانی ژیانی کۆمەڵایەتی و کولتوری بەهۆی زاڵبوونی عەقڵی نێرسالاری ڕەوتی بەرەو پێشچوونی مافپەروەری و ڕێزگرتن لە ئیرادا بە هێواشی دەچێتە پێش. هەر بۆیە هەمی شەکچان و ژنانی بێپەنا بە پاساوی دڵداری و بەکارهێنانی مۆبایل و دەرچوون لە دابوونەریت و ئاین دەکوژرێن. لە کۆمەڵگەکانی مێژوودا و تاکو ئێستاش لە کۆمەڵگە دواکەوتەکاندا ژن وەکو خاڵی لاوازی تاکو کۆمەڵگەش سەیرەکرێت. هەر بۆیە دەبینین لە هەموو جەنگەکاندا لە مێژوودا هەمیشە ژن بۆتە قوربانی و کراوەتە کەنیزەک و غەریزەیەکی جنسی جەنگاوەرانی پێتر کراوە و بۆ تێکشکاندنی دەرونی سوپای بەرامبەر. ئەوەی سێرە لە ناو شەریعەتی ئیسلامیدا هەرگیز ژنجا نەکراوەتەوە لە پیاو لە مەسەلەی غەریزەی جنسیدا. واتە ئەو سزایەی ژن دەیدرێ هەمان ئەو سزایە کە پیا وەری دەگرێ ئەگەر ممارەسەیەکی جنسی کرد لە دەرەوەی ئەو چوارچەوەی کە شەریعەت دایناوە. ئەی بۆچی لە کۆمەڵگە موسڵمان نشینەکانیشدا تا ئێستا کە کارێکی جنسی دەکرێت لە بینی ژن و پیاودا ژنەکە دەکوژرێت و پیاوەکەش وەک بەرزەکی بانان بۆی دەرئەچێ نەبای دیوە و نەباران. ئەم عورفە لەکوێوە هاتووە؟ ئایا ڕوحی دینی دروستی کردووە لە ناو کۆمەڵگەکاندا یاخود کۆمەڵگەی شوانکارە و کۆمەڵگەی کشتیاری بەو شێوەیە بیر دەکەنەوە و دواتریش بەرگێکی ئاینی بەبەردا دەکەنەوە. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا لە پرسی کوشتنی ئافرەت لە کۆمەلگای کوردستاندا ئاین تاوانبارە یان بنەماجێگیر و چەقبەستۆکانی کولتور و دابوونەریت؟ ئایا ڕادەی ڕۆشنبیری و جیاوازی چینایەتی هیچ جیاوازیەک دروست دەکات لە مامەڵەکردن لەگەڵ پرسی ژنان؟ مەسەلەی ژن کوشتن لەسەر مەسەلەی شەرەف تەنیا لە کوردستان نییە، تەنیاش لە عێراق نییە، دەتوانین بڵین لە جیهانی سێیا بەگشتی بە تایبەتی لە دنیای ئیسلامە دیاردەیەکە بەربڵاوە. لە کوردستان لە هەرێمی کوردستانە زوو ئەم مەسەلەیە ئەبیستین. دوجار ئەوە بوو لە ماوەیەک لەوە پێش باوچێک دوو کچی خۆی کوشت لە چەمچەماڵ. جارە پرسیارەکەی من ئەوەیە ئایا ژن کوشتن لەسەر مەسەلەی شەرەف لە کوردستانە بۆتە دیاردە یا حاڵەتە؟ من بە پێویستی ئەزانم کە هەڵبگەڕێینەوە سەر چەمکی ڕۆشنبیری، سەر پێناسەی خودی ڕۆشنبیری. بۆچی ئەبێ بگەڕێینەوە سەر ئەو پێناسەیە یا هەڵبگەڕێینەوە بۆ سەر ڕۆشنبیری؟ لەبەرێکە من پێم وایە پێناسەیەکی زۆر باو هەیە لە ناو کۆمەلگای کوردەواری خۆمانە کە دەتوانم بڵێم بەشێکی زۆر بچووکی یان پێناسەیەکی زۆر بچووکی بەرتەسکی ڕۆشنبیریە. ڕۆشنبیری بەوە زیاتر چۆنەڵی لە لای زەهنی خەڵک تۆمار کراوە کە کەسانێکن کە یا هەڵگری بڕوانامن یا ئەوە تا بۆ نمونە مەسەلەن فۆکۆ یا ژان ژاک ڕۆسۆ ئەمانە دەخوێننەوانێ. بەڵام نەخێر ڕۆشنبیری پێکهاتووە لە چەند ڕەگەزێک یا لە چەند شتێک پێک هاتووە. ئەو شتانەش کە بیر و باوەڕن ئەتوانین بڵین پارادایمی بڵین کۆمەلگان نەریتە ڕەوشتە یاسایەوە هەموو دیاردەکانی نەریتی کۆمەڵایەتیە لە کۆمەلگایەکی بڵین ناوچەی ڕۆشنبیریەکە چیە یانی؟ ڕۆشنبیری پێکهاتووە لە چەند ڕەگەزێک یا لە چەند شتێک پێک هاتووە. ئەو شتانەش کە بیر و باوەڕن ئەتوانین بڵین پارادایمی بڵین کۆمەلگان نەریتە ڕەوشتە یاسایەوە هەموو دیاردەکانی نەریتی کۆمەڵایەتیە لە کۆمەلگایەکی بڵین ناوچەی. سەرچاوەی ڕۆشنبیریەکە چیە یانی؟ سەرچاوی ڕۆشنبیریەکە وەکو ڕەگەزەکانن ئاینە
بێر و باوەڕە نەریتە یاسایە و دوایەوە دیاردە نەریتە کۆمەڵایەتیەکانە. بۆیە ئێمە لەم پێناسەیە بۆ ئەوەی کە بتوانین جوابی پرسیاری بەڕێزت بینەوانێ کە ئایا حاڵەتی ژن کوشتن دیاردەیە یان حاڵەتە لە هەردوو هێنەکە بێگومان ئەمە تاوانە نابێ وەکو حاڵەت یان وەکو دیاردەیەک شتێکی سادە ئێمە ناوی بەرین. سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ پارادایمەکانی ناو کۆمەڵگا، یعنی تەجەموعێکی هاوکۆکیەکی تەجەموعی هەیە لەسەر پرسێک. ئەمەش لە چیەوە هاتووە؟ لە خودی یەکێک لەو پێکاتانەی ڕۆشنبیریەوە هاتووە. پێت وایە کۆمەڵگە بەگشتی لەسەر مەسەلەی شرف هاوڕایە لەوەی کە ژن مێی نەبا بڵین نەکژن بەگشتی ئەگەر تۆمەتێکی شرفی خراە پاڵ تەنانەت زۆر جار ئەگەر ڕاستیش نەبێ مادام قسەکە دروست بووە ئەگەر بێتاوانیش بێ وستەم لێکرایش بێت هەرە بێ بکوژرێ ینی کۆمەڵگە بەگشتی ئەوە بیرەکاتەوە. ئەتوانین بڵین ئەگەر بەگشتیش بیر نەکەنەوانێ بەڵام لەو بڕوایم کە هەڵۆستیان لەسەر نەکردووە ئەگەر خۆیان ڕوبەڕووی کێشەیەکی و هابنەوانە چۆن مامەڵە دەکەن. بەڵکو شتەکە هەیە، یعنی ئەم بۆ چوونە هەیە. بۆ نمونە چەندین جار من خوێندوومەتەوانە بە تایبەتی لە سوسیال میدیایە کاتێک کە حاڵەتێکی کە تاوانێکی کوشتنی ئافرەت ئەنجام دەدرێ بەحسابی خۆی کە بەرگری بڵێن لە گیانی ئەو ئافرەتە ئەکا ئەنووسێت زۆر بەداخەوانێ کە ئەمڕۆ ئافرەتێکی تر کوژرا بە هۆکاری شنەوەی شەرەف، بەڵام خۆ لە ڕاستیشدا ئەوڵا خۆ هیچی نەکرده بوو. ئەلێوایە ئەو دوو چەند وشەیە یا با بڵێن ئەو پاڕستەیە ئێمە ئەبێ چۆنەڵی بخێنە ژێر زەڕێبینەوە بزانێکین ئایا مەبەستی چییە؟ ئایا مەبەستی ئەوەیە لە حاڵەتێکە ئەگەر شتی کردبێ مانای ئەوەیە کە مستحقە بەو سزایە بگات یانە. ئەلەوێوەیە کە من پێم وایە ئەبێ هەڵبگەڕێینەوە سەر ڕۆشنبیری، هەڵبگەڕێنەوە بزانێکین ئایا ئێمە وەکو کۆمەڵگا ئەگەر زۆری نەشمان نەبێ یا هەموو کۆمەڵگا نەبێ بەڵام چینێکەیە تاکە کەسانێکەیە کۆمەڵێک کەسن ئیتر ئایا بەدافعی کللتوریەوە بێ ئایا بەدافعی دینیەوە بێ ئەو قەناعەتەیان لەلا هەیە بەمانەوێ نەمانەوێ کە سزای لادانێک تەتەڕفێک لەو چوارچێوەیە سزاکەی هەر دەبێت کوشتن بێت. بابینەوە سەر هەرێمی کوردستان هیچ ئاماری کلا لە ژن کوژی با بڵێن دەمیێوان ئەم ساڵانە زیاد کردووە کەمی کردووە بەرەوچەند ڕۆیشتەوە بەرەوچەند هیچ ئامارێکت لەو بارەوە لایە؟ ئامارەکان کە لە سیوەکی هەشتی ئەم ساڵە مانای شەژمانی یەکەمی ئەم ساڵ بە بەراورد بە شەژمانی یەکەمی ساڵی 2019 شکر بەخوا کەمترەکە. وامزان ئەوەی کە هەتا ئێستا تۆمار کراوە سێ تاوانی کوشتنی ئافرەتێ لە شەژمانی یەکەمە، بەڵام ئەمە کۆتا ئاماری ساڵی 2020 2009 بەداخەوە 22 ئافرەت کوژراون. ئەم ساڵ تازە مانگی 6 سێ بووە. بەڵێ ئەمەی چەمچەماڵ ئەمە تازەترە. ئەمە احتمالە هێشتا نەخرا بەردەسەر دینەکە. بەس پێتوانی ئەو کەرەنتینە و مەسەلەی با بڵێن ئەم نەخۆشیە ئەم پەتە دەوری بوو بێ لەوەکە خەڵک نەهاتوێتە دەرەوە و تێکەڵاوی زۆر نەبوویانی. بەتاکیت کاریگەری هەیە چۆن کاریگەری نییە. ئینسانەوە کاتاکەوێتە سەر ژیانێکی مۆنۆیانی چۆناڵی خەتێکی هینە بەبێ هەڵبەز و دابەزە و کەمتر ئینسانەکان ئینتەراکشنیان ئەبێت لەگەڵێت. ئەم ساڵ باشتر بووە لە پار. بەس 21 لە ماوەی ساڵێکە 22 ئەوە بە دیارتر دائەنریا بە حاڵەت معنی دوو کەس تقریباً دەرەکەوێتەوە. من سەرەتا کە هەڵگەڕامەوانێ سەر خودی چەمکی ڕۆشنبیری یا پێناسەکردنی چەمکی ڕۆشنبیری من ڕاستیەکەی دەمیست لە ناوەڕاستە بڵێن وەڵامەکەی بەجێ بێڵم بۆ ئەوەی کە خەڵک خۆی هەڵگەڕێتەوانێ سەر شوناسی کللتوری نەتەوەی خۆی کۆمەڵگاییە خۆی کە ئایا ئەو خۆی دەستنیشانی بکە ئایا ئەم تاوانەکە لە کۆمەڵگای ئێمە ئەنجامەیرێ حاڵەتە یا دیاردەیە. بەڕێزت بەرپرسی ئەنجومەنی ئافرەتانی کوردستان سلێمانیت یعنی لە بواری چالاکی ژنان و ئافرەتانە کارەکەی. بەڵێ
ئێوە چ دەورێکتان هەیە لە یەکەم وشارکردنەوەی خەڵک دووەم پاراستنی ئەوانە بۆ نمونە ئەم دوو کچێکە لەم ئەخیرا لە چەمچەماڵ کوشتان لە شەڵتەرا بوون و یایەنەتەوە دەست باوکی وایە بەس بخێتە بەردەمی پشیلە قابلە کابراک لەو عەقڵەتە بێ دوو کچی ئەگەر هیچیشیان نەکردبێ هەر ئەوەنە کە چوونەتە شەڵتەر و ڕایان کردن نان کوژێ بەبێ ئەوە هیچیان کردوێم شەرەفی خۆی بە شەرەفی چشکێنرا و ئەزانە و ئەبێ بیهێنێتەوە تای ڕاستە ڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی ئافرەتان ئەنجومەنی سلێمانیەکێتی ئافرەتانی کوردستان ئێمە هیچ کەسێک هەتا ئێستا بە کۆنکرێتی لەو حاڵەتانە نهاتوونەتە بەردەستمان کە ئێمە خۆمان سەرۆکار و سەرپەرشتیاری دۆسیەکەی بکەین بۆچی بەڵام بە تەلەفۆن ئاگاداریان کردوونێتەوانێ کە حاڵەتێک هەیە بۆ نمونە ئافرەتێک ژیانی لە مەترسیایە بەڵام خەڵک زۆربەی خەڵک ئەوە نازانێت کە ئێمە بۆمان نییە ینی لەو سەراحێتە و دەسەڵاتەمان نییە کە ئێمە ئافرەت بۆ نمونێت ڕادستی شێڵتەرەکان بکەین ڕادستکردنیش ئافرەت بە شێڵتەرەکان ئەبێ بە بڕیاری دادگا بێت یعنی ئێمە ئەکەوینە دەرەوەی شەڵتەرەکان بەو تاوانبارەکردن کە ئەم ئافرەتانە ئەچنەوێ ئیستیغلال دەکرێن بۆ کاروباری نەشیاو ئەوە شوایە یاخود دیعایە بۆ ناشرینکردنی شەڵتەرەکە من نتوانم بەڵام زیاتر لە جهتێکی تایبەتەوانێت یا لە دوو جهتی تایبەتەوە ڕاستیەکەی لە جهتێکی بڵێن کۆنەپەرستیەوانێ کە احتیمال هەیە خۆی کێشەیەکی هەبێ کێشەیەکی خێزانی هەبێ احتیمال هەیە کە ئافرەتەکەی پەنای بردبێ بۆ یەکێک لەم ڕێکخراوانەی ئافرەتان ڕقێکی شخصی دروست ئەکا دووش لە ئەتوانم بڵێم لە تەرەفی دینیەکەوەیە کە ئایانەوێت ڕۆڵی ڕێکخراوەکانی مەدەنی بەعام و بە تایبەتیش ڕۆڵی ڕێکخراوەکانی ئافرەتان کە کاری سەرەکیان و شیارکردنەوە و ڕۆشنبیریکردنی ئافرەتانە لەم کۆمەلگایە. ئاین بەگشتی و شەریعەت و فقی ئیسلامی چۆن دیزایانی ژیانی کۆمەڵایەتی و کولتوری کردووە و لەم نێوەندەدا ڕادەی کاریگەری ئەم دینە لەسەر خێزان و تاک چۆنە؟ ئایا ڕاستە ئیسلام سەرچاوی توندوتیژیە لەگەڵ ژنان یان کێشەکە ڕێگێکی قوڵتری خێڵەکی و نەریتی و کۆمەڵایەتی هەیە؟ مامەستا هەڵاڵە ژن کوشتن لە سەر شەرەف لە کۆمەڵگە دواکەوتوەکانە لە کۆمەڵگەی شەرقیە خەریکە بڵین بۆتە بەڵگەنەویستێک ینی ئاساییە ژن لەسەر شەرەف کوشرێت تەنانەت قانونی غەسلی ئار ئەومان نایە ئەگەێنین دوای باسێکین پێت وایە دین لەمایە چه ڕۆڵێکی هەیە مەسەلەکە لە دینداری خەڵکە یا چییە ئەم دیاردێ لەم کۆمەلگایانە؟ طبعا ئەگەر سەیری سەرەتا سەیرێکی ئیسلام بکەین ئیسلام ڕێز و پێگەی داوە بە ئافرەت و ڕێز و پێگەی داوە لەسەر و هێمن و بە مرۆڤ چکە ڕێزی لە نەوەی ئادەم گرتووە کە فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خۆی پەروەردگار ئەم ڕێزە تەنها ئەم ئاەتە تەنها ئەوە ناگرێتەوە تەنها باسی ڕێز بێ پاراستنی ژیانێتی حتا کاتێ لەسکی دایکیشایەتی حسابی ژیانی بۆ کراوە پارێزراوە ئیتر کچە یا کوڕە کاتێککە لە کۆمەڵگەکانە ئێستا ئەمە ئەبینێت لە کۆمەڵگە شەرقی و ئەفریقی و ئاسیایەکان و حتا هەندێک لە ئەوروپیەکانی شام دیاردەیە ئەبینرێت و لە یاسای فەڕەنسیا مەسەن یاسای عێراقی غەسلی العاری لە یاسای فەڕەنسیەوە وەرگرتووە دزەی کردو هاتۆتە ناو یاسای عێراقیەوە ئەمە بەشێکی دابونێریتی کۆمەڵایەتی خەڵک بووە بەشێکیشی هەڵە ممارەسەکردنی دین بووە دینیان بە دیوێکی بە شێوازێک وەرگرتووە کە هەڵە ممارەسە و تێگەیشتنیان لە دینی هەروکو ئێسەش خەڵکێ هەیە بە ناوی دینەوە کۆمەڵشتی دش بە دینەکە بە ناوی دین و لەژێر پەردەی دینە بڵین دینیان کردوتە دینێکی بڵین پیا و سالاری دین خۆی دیارە ئێمە جیاوازی لە بینی دوو شتا بکەین ئێمە شەریعەتمان هەیە و فقیشمان هەیە شەریعەت لە قورئان و سونەت پێگێت فقه ئارا و بۆچوونی زانایانە کاتێک لە ئارا و بۆچوونی زانایان ئێمە کە ئەرسەیری بکەین ئەوەی کە بەردەسمانە لە ڕاو بۆچوونی زانایان ئێمە ئەتوانین بەگویان بکەین لەو ئیجتیهادی کردوێن ئەتوانین بەگویان نەکەین ئەتوانرێ ئێستا ئەبێ پێویستە ئێستا ئیجتیهادی تازە بکەین مامۆستا هەڵاڵە فەرمووت قورئان و سونەت لە قورئان و سونەتە هیچ ئاماژەیەک هەیە بۆ کوشتنی ژن ئەنجا ویستم بچمە سەر ئەو بابەتە باسی لە قورئانە بە هیچ جۆرێک ئاماژە نیە بە کوشتنی هیچ کەس مەگەر کەسێکی بە ناحەق کوشت بێ خوێنی لێوەرگیرێتەوە ئەو کەسە
گەرنە کەس بۆی نییە کەس بکوژە حتا بۆچی دروستنی ئینسان خۆشی بکوژێ ئینسان ناتوانێت خۆشی بکوژێتەوە چکە خوا حرامی کردو لەسەری و هەروە ناشتوانی کەسی کە بکوژیتەوە و تاوانی کوشتن بە گەورەترین تاوان ئەژمار ئەکرێت کە ئەو کەسی بکوژێ و کوە هەموو سەر ئەرزی کوشت بێ وایە ئەو کەسێکی زیندوو کرد بێتەوە بە پێی نەسی قورئان وەکو وایەکەوە هەموو سەرزەوی زیندوو کرد بێتەوە. من پرسیارەکە بەم شێوەیە لێ بکەم بۆ اختصاری کات. طبعا قالين قتل كشتن لسر شرف جن كوجي غسل عاد مسألة ممارسة جنسية يعني لو تشوار شوية بس إما كثير قرآن بيروزة كين وسورة نور جنو بياو صدق يعني يدري زور قول بينه وبين سر حديث جنو بياو أجر جنو بياو بن يعني كروكتش نبن هردو كان رجبة كين كتير كومالجا إسلامي كان ده كومالجا إسلامي همومان الزاني جنا كوجلو بياو وك بەرزەشی بانان بۆی دەرەچێ یعنی ئەمە چۆن حەلی بکەین ئەوەی کە ڕوو ئەدا من ئاماژەم پێ کرد ئێمە سیرکەین ئیسلاممان هەیە و مسلمانمان هەیە ئەوەی کە مسلمانی ئەیکا ئیسلام لی بێبەریە مادەم دژە بە ڕۆحی ئیسلام چکە ئیسلام کە هاتۆ بۆ مقاصیدی شەرعی پاراستنی ئەم پێنجەم هەموو عولەمای دین و زانا و با بڵێن بانگخواز و ئانە شتی تازن یعنی نەیانتوانی خەڵک تێبگەین کە ژن نابێ بکوژرێ لەسەر ئەم شتە مەسەڵەن ئایا زانانی ئیسلام چیان کردووە لەم بارەوە ئەگەر سیرکەین زانانی ئیسلامیش شتی زۆریان کردەوە ماوەسا ینی ئەوە نیە بڵێ ئەوان شتیان نەکردو ئەوانی شتیان هەیە و ڕئیان هەیە ڕەکانیش زۆرینە لەگەڵ ینی زۆرینەی ڕەها نەگە ئەوی بڵێ ئاڕامان هەیە زانایان متفقن لەسەرەوەی بە هیچ شێوە نابێ ژن بکوژرێ ژن لە کاتێ ئەگەر حتى صار حالتي أوي كجنابة باسكر كتشو كروبن جوازن أجر جنو بياو بن جوازن بس جنك أكو جريو بياو كوكو برزكي بانا بوي درجة كباراستي أما جاي داخل كي جوريا كخلك بناو مسلمان بيتو هستي أم كعربكا بلام من حزة كم برسياري كم أو لصالي 2007 وأزانم أوي كداوزي ولا رياجا كان ئەوانی کە ئەم کاریان کردو لە کوردستان 200 چەند حاڵەتەکە کوشتن هەیە هەموو ئەوانی ئەم بەس لە 2007 لە 2007 تا ئێستا لە ساڵی 2005 بۆ 2007 دو ساڵە ئەو ژماری کە دەرهێنرا و ئامار و داتانە هەموو ئەوانی ئەم کاریان کردووە یەک کەسیتیانە کە ئیلتیزاماتی بەدین و هەبێ بەچاکی یعنی هەر کەسێکە بەناو نووسرا و مسلمان یعنی کەسێکی ئیلتیزاماتی دینی نەبووە ئەمە لحزباني نجورجو مجني حزب كسي وهي خلق جبيني خو حزب هاتو بوي كوا ما بس ما كابران يشكر رجو غرخو بلاني كم اهلي مزبط تينا قشتو عرف زاله بسريا هروكو هر بابتك يترك عرف زاله بسر خلقه وين زانيو اما كاريكي باشا كن وين زانيو بم كاريان شرفي خوان اكرنوا يعني كاتك هستي كردو شرفي نبارز راو بكشتني كجيا بكشتني جنكي ام كارك جا ام كاريك اويكا دجب روحي قران ودجب بسنتي في صلى الله عليه وسلم شكر ريغا ندراوا اگر ام كاس اثبات يجبو لساري يا خوي اقراري كريا شايات كان هبون كزور زحمته اگر ام بمدور لا انا ام دركوت كم افرت ام كاري كردوا كسبوين يبيان كجي د صلاه وسلطه ابي ام كاربكا ابي قاضي يا دادور يا حكام اوي كذا صلاتي بدس كسب كاته جيغري خود ام كارا بين مثل قانوني مثل قانوني تقريبا هم ولاتاني اسلامي لازم قانوني ولاتاني تر اقدارني من راسيا قانوني غسل عار هي لاردنيا لعراقيه غسل عارش هاندانا تقريبا تويمرين هاندانا بو كشتني جن شونك ام كابراك ام جنا اكوشي عقوبكي تخفيف بيت عقوبكي اقصى كي سياسه يعني لو انا شش معني بيت لو انا اطلاق سراح بيت يعني ام قانون شلون هاتو يعني بمشي اقل لقال كوريكا كاري فاحشي كر او ابي او كتم على بردرجاي مالي باوكيا بردباران بكري بوسن نوي شرفي بنا مالكي اما توتنا دستوري فرنسيوا وهني ولاتي اوروبي ترك او هر اماجي وانا كردوتي هندي ولاتي تر ليرو قديمه والله القديمه ليرو عراق هاتو اللويو امي ورغرتو بو غسل عار عقوبي بياو تخفيف كريا كاتك جنكي بمشي وقرتو جنكي بكجي ام كسنا كجريتو خوي لقانون اگر كسي كشبي كجريتو بس وكو جناب اماجت بيكر ام مهيني دابازي وبا كوما لقوناغا ارواتو سوكا كريتانك هلا لخن وبزام حديثك معناه ككابرا شتلاي عمر يكون خطاب شو مشاركي خويني اللي تكشي الله شو ما مالو بياك لقل خزان بو هردو كانم كشت ايش تسخوشي لك على منش اليوم وما يرمتي معي
بەم شێوەیە شتێکمان هەیە؟ من شتیوام نەبینیەوە من قولێکی عمەرم بینیوە کە زۆر جوانە کە ئەفەرمێ پێشتر باسی ئەم یاساکرە ئیدرء الحدود بالشبهات ئەبێ ئێوە حدود هەڵگرن لەسەر شوبهە نەبێ ئەوەی ئێستا ئەکرێ هەمووی لەسەر شوبهەیە نامەیەکی بۆ هاتووە یا ئاگای لە تەلەفۆنێک بۆ بە جۆرێک یا کەسێک پیان ئەڵێ یا لە شوێنێکە ئەم کەسە بینراوە لەگەڵ ئەو کەسایەکی پێ ئەڵێ شو ینی هەموو بە گومانە ئەم شتانە لەسەر ئەم گومانانە قاعیدی شەرعیمان هەیە ئەفەرمێ ئەبێ ئێوە حدودەکان بە شوبهە جێبەجێ نەکەن بەڵکو بە شوبهە هەڵیان گرن کاتێ لەگەڵ شوبهەی تێکە و ئەبێ هەڵیگری عومەری کوڕی خەتاب ئەلێرە ئەفەرمێ ئەبێ دەسەڵات دار چی بکە هەوڵدا کەوا گومان شتێ گومانی لەسەر لابێ حکم لابا باشترە لەوەی کەوا بەهۆی گومانێکەوە غەدرێ بکە یعنی ئەگەر ئەمە قولی ئەو بێ چۆن مەسەلەن شتیوا من بۆ لە سوورەتی نورە ئاەتی زانیەکە شتێکم هاتە خەیاڵ بەلامەوە جوانە چۆن ئەم شتە نەکراوە ئەوەی کە دوای ئەو کەسانی کە ژنەکانیان لەو حاڵەتە ئەگرن ئەبێت چوار شاهید بێنن یا چوار سوێن ئەخۆن بەم شێوەیە بۆچی زانایانی ئێمە نەک لە کوردستان کە خەڵک جاهیل بووە لە وڵاتانی عەرەبیش ئەمە هین نەکراوە کە چوار شەش سوێن جار سوێن خواکە بینی ڕاستگۆیە و سەری پێنجەم لەعنەتی خوای لێ بێ و ژنەکەش چوار جار سوێنە خوا کە شتیوام نەکردو سەری پێنجەم غەزەبی خوای لێ بێ هەر جاکرێنەوە بەڵێ طبعاً ئەمە هەر ئەمەی کە لە قورئانە هاتووە مەنزومەیەکی زۆر گەور و جوانە کە هەردووکیان بەبێ ئەوەی کەوا تووشی هیچ ئەزیەدانێک ببن بەبێ ئەوەی کەوا تووشی هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی ببنەوە لێک جا ئەبنەوە و هەر کەس وچێ بە شوێنی خۆیە بۆچی ئەمە هەتا ئێستا نەکراوە چونکە من یعنی قەنەعەتی من ئەم ڕوونکردنەوە زۆر نەدراوە بە دەور و بەر چونکە بابەتەکە ئەم بابەتێکی تۆزە بۆ یەک قانونەکانمان ئاوادانە نەزراوە خۆ قانونی ئەحوالی شەخصی لە وڵاتانی ئێمە قانونی ئیسلامیە مردوی هەمووی ئیسلامی بێ ئەو کەسانی کە ئەم قانونیان داڕشتۆتەوە دوجار کۆمەڵێ پیاو بوون کە پیاوی قانونی بوون لەوچێ نەچوونە سەر ئەمە یا هەردەرکیان پێ نەکرد بێ عێراقی قانونی دینیە رجل ئەدیانیتیە هێنی شیعیتیایە سونەیتیایە دوجار ئەمانیش هەر ئەو بیرکردنەوەی کۆمەڵگەی خۆیانیان بەسەر ڕازاڵەمە وەسا ینی کە تۆ لە کۆمەڵگەیەکە ژیای کاریگەری کۆمەڵگەی خۆتت لەسەرە بەس ئەوە قەتلە لەو کاتێ ئەگەر کەسێکی کوشتەوە بۆیە پێغمبەری خوا صلی الله علیه وسلم بە سعد ئەفەرمێ کە سعدی کوڕی عوبادە طبعاً بابەتەکە دوور و درێژە لەسەر مەسەلەی ئەگەر پیاوێک چۆن ماڵژنەکەی بینی وتیانەی پێغمبەری خوا چی بکە بیکوژێ پێغمبەر فەرمووی نەخێر ئەو وتی بڵێ دەی فەرمووی سەیری سەیدەکەتان کەن چۆن بیرەکاتەوە سوێن بەخوا ئەگەر سعد شتێکی وا بکەیت مەسەڵ حاڵەتی وا ڕووبدا تۆ بیکەی من تۆ بە قەساس ئەکوژمەوە یعنی سەیری کە ئەمە ئەو پەڕی ئەمە سەرۆکی قەبیلەکە بووە ئەوە نەبوو پیاوێکی احتیاجیش بێ کەسێکی دەسەڵاتدار بکەواتە ئەمە غیرەتی پیاوانە بووە ئەم غیرەتە بڵێ طبعاً ئیسلامە ئەم بابەتە هەبووە زۆری بووە لەسەر شەرەف ئافرەت کوژراوەتەوە دوجار حساب بۆ نەکراوە خۆمەش هەر پیاوێکی تر بۆ هاتوو ئەمەی کردووە ینی بڵێ پیاوەکە ڕۆشتۆ ژنەکە بۆ تەمایی ئەوەی کەوا تووشی کێشە بێتەوە ئەنج ئەوەیشی کە لە قورئان ئاماژەی پێکراوە هەمووی چارەسەری بۆ دانراوە یعنی ئەوە نەبوو کە ژن بەرەڵا بکرێ بۆی کەوا بە ئازادانە پیاو لێکالیکە ئەنی کاتی ئەگەر لەسەری ئیسبات بوو بێت چۆن مامەڵی لەگەڵ کردی ئەگەر لەسەر ئیسبات نەبوو کەسانێکم قسانەی لەسەرەکەن چیان لێ ئەکرێ ئەوەی کە کاتێک ئافرەتی ئەڵەن فلانە ئافرەت ئەوەی کردووە کاتی خۆی ئیقرار ناکا بۆ شتە یا شایەتەکان ئەگەر شایەتەکان سێ کەس بن حتا ئەگەر چوار کەس بن لە ئەسنای وەرگرتنی شایەتێکیان بڵێ بەخوا من زۆر باش نەمبینی گومانێکی بۆ دروست بێ یا بڵێ من لەلاوە بینیم یەکسەر ئەوانی کە هەر چواریان قەسفیان لێ ئەدرێ هەشتا جەڵدیان لێ ئەدرێ ئەمە لە چ قانونێکە ئەمە ئەوەندە جوان حساب بۆ ئەم بابەتە ئەکرێ بۆچی بۆی کەوا ئەم بابەتە سەتر کرێ ئەم بابەتە گەورە نەکرێ ئەگەر ئەم حاڵەتەش دروست بوو حتا لە قەولێکی عومەرە ئەوەی ئەفەرمێ کە پیاوەکەی بەلای ئەڵا کچەکەم ئەوەی کردو ئەڵە نەتوانی دایشاریت نتوانی کچەکەت فشاری تۆ ئەم بابەتە نەهێنی بۆ ئێرە حتا تۆ نەیبێ بۆ دەسەڵات مەجبور نیە بگەڕێ بە دوای تۆ کە چ کارێکت کردو بەڵام کە هێنا بۆ دەسەڵات لەسەرێتیکەوە حەدی خۆی لەو حاڵەتانە لە هەر حاڵەتێکا بێ حەدی خۆی جێبەجێ بکات ماف بە تەنیا چ مافی ژن بێدیان هەرچین و توێژێکی کۆمەڵایەتی تەنیا وەک حەبری سەرکاغەز دەمێنێتەوە ئەگەر یاسایەکی مەدەنی سەردەمیانە پشتی نەگرێت و دەسەڵات جێبەجێ نەکات.